با باسێکی ئەم ئامێرە تاقانەی ATM پارێزگای هەڵەبجەتان بۆ بکەم. ئەم ئامێرە لە گەڕەکی سەرا دانراوە دروست لەم شەقامەی کە منی لێم. ئەم شەقامە ڕۆژانە خۆی لۆدێکی زۆری لەسەرا بەهۆی ئەوەی پاسپۆرتی هەڵەبجە و خوێندنگە و بنکەی تەندروستی و مارکێت و چەندین دوکانی دیکا لەم شەقامەدا هەیە. ڕۆژانە لۆدێکی زۆر لەم شەقامە دروست دەبێت. ئێستاش بەهۆی ئەم ئامێری ATMەوە کە موچەخۆران موچەی لێوەردەگرێن دووبارە لۆدێکی زۆر دروست دەبێت. لە ناوەندی پارێزگای هەڵەبجە تەنها ئەم ATM لێ چەندین گیر و گرفتی بۆ موچەخۆران دروست کردووە، لەوانە پچڕانی کارەبا، نەهاتنە دەرەوەی پارەکانیان بە تەواوەتی و چەندین گیر و گرفتی دیکە کە موچەخۆران خۆیان باسی لێوە دەکەن. هەر دوێنێ شەو لە بەردەم ئەم ATMەدا بەهۆی بڕانی کارەباوە لۆدێکی زۆر دروست بوو. موچەخۆران چاوەڕێیان کرداوەکو کارەبا هاتوو بتوان موچەکەیان ڕاکێشن. کەمێک پێش ئێستاش موچەخۆران باسییان لەوە دەکرد موچەکانیان بە نیوەی پێدەدرێ و نیوەکەی تری نایەت. هەندێکیان گومانیان دەکرێیانوت تۆ بڵێ بۆ موچەکەی دیکە ئەو نیوەی تریشمان بدەنێ. خۆ کێشەکانی ئەم حکوومەتی هەرێما کۆتایی نایەت. هەڵا موچەخۆران موچەی مانگی نوێیان لە مانگی 12دا وەرگرت. ئەوانەی کە فۆرمی هەژماری منیان پڕ کردوێتەوە موچە لەم ATMانە وەردەگرن. ماوەی 3 ڕۆژە موچەدا بەش دەکرێت. ئەمڕۆ سێم ڕۆژە و بەردەم ATMەکان بەم شێوازێ. ئەمە و کێشە و گیر و گرفتانە بوو کە لە ئامێری ATMەکەی پارێزگای هەڵەبجەدا بوو. تۆش کێشە و گیر و گرفتێکی ئامێری ATMەکەی شارەکەی خۆت بنووسە.